بەناوی خوای بەخشندەی میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام ڕاستەخۆ لەگەڵتانم بۆ ڕووماڵکردنی ئەم دۆخەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هاتوتارەوە بە تایبەت جەنگی نێوان ئێران قەوارەی زایۆنی. کاریگەریەکانی ئەم جەنگە کە لە میدیایە بە جەنگی موشک بارانکردنی دوو دەوڵەت ناوزەند دەکرێت وەک لە جەنگێکی گەورەتر. هێشتا دەواازەکانی گەورەبوونی جەنگەکە کراونەتەوە، بەڵام هێشتا تێپەڕبوون بەو دەواازانەدا دەستی پێ نەکردووە. باش لە دیوێکی ترەوە ئەو کاریگەریانەی کە ئێستا ئەم جەنگەی لە نێوان ئێران و قەواری زایۆنی دروست بووە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێت و بۆ ڕۆژئاوا و ئەمریکا چی لە دەکەوێتەوە، چ لە ڕووی سەربازی و استراتیژیەوە، چ لە ڕووی ئابووریەوە کاریگەریەکانی چۆن دەبێت. دیوێکی دیکەی قسەکانمان ئەم شەو لەگەڵ میوانەکانم عێراق لەم نێوەندەدا ڕۆڵی چۆن دەبێت، کاریگەریەکانی لەسەری چی دەبن. هەرێمی کوردستان بە تایبەتتر دەبێت چۆن مامەڵە لەگەڵم دۆخەدا بکە و کاریگەریەکانی پەیوەستیشن بە عێراقەوە و چۆن استراتیژێتی کارکردنی سیاسی حکومی لەگەڵ ئەم دۆخەی دەوڵەتێکی وەکو ئێران کە جیرانی هەرێمی کوردستانە و پێکەوەبەستوێکی ئابووریشمان هەیە و کاریگەریش لەسەر دۆخی ئابووری ڕۆژانەی هەرێمی کوردستانیشدا دەنێت ئەم جەنگە لەگەڵ ئێراندا. بە هەمان شێوە کاریگەریەکانی لەسەر وڵاتانی ئیقلیمی چی دروست دەکەن لەگەڵ ئەو وڵاتانی کە دراوسێن لەگەڵ ئێران. دیوێکی دیکەی ئەم جەنگەشی دەکەینەوە ئەویش چین و ڕووسیان کە لە بەرامبەردا لە ئێستادا بە جۆرێک لە جۆرەکان ڕاستەوخۆ پشگیریان لە هیچ لایەک نەکردووە. ئایا نێوەندگیری هەڵدەبژێرن و ڕۆڵیان دەبێت بۆ وەستاندنی جەنگەکە یاخود نەخێر تەماشاکارێکی باش دەبن لە نێوان قەواری زایۆنی و ئێران لە کاتێکدا ئەمریکا هەموو سەرسەعاتێک لەلایەن سەرۆکەکەیەوە پشگیری بۆ ئیسرائیل دەردەبڕێت و هەڕەشەکانیش لە ئێران بەردەوام دەکات. بەڵام تا ئێستا هیچ قسێکی ڕاستەوخۆمان لە چین و ڕووسیاوە نەبیستووە. باشە لاو لێرەوە بەڕێز دکتۆر تارک جەوەر چاودێری سیاسی لە هەڵەبجەی شەیدەوە مامۆستا ئەرکانجاف شارزای کاروباری ئێرانم لەگەڵدا دەبن. سوپاس بۆ ئامادەبوونی هەردووکتان بەڕێزان. دکتۆر تارق لە بەڕێستەوە دەست پێ دەکەم. تەبەن شەشەمین ڕۆژ لە جەنگی نێوان قەواری زایۆنی و ئێران دەستی پێکردەوە تێپەڕیوە. ئەمێت بزانم دۆخەکە چۆنە خوێنیتەوە وەکو بەڕێستان وەکو چاودێرێکی سیاسی. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ جەنابتان، شەوتان باش و ڕێز و سڵاو بۆ بینەران بۆ میوانە بەڕێزەکە لە هەڵەبجەی خۆشەویست. لە ڕاستیدا دۆخەکە ڕۆژ بە ڕۆژ ئەمە ئێستا لە شەشەمین ڕۆژی دەستپێکردنی ئەو جەنگە ئاسمانی و موشەچین کە من ناوی دەنێم جەنگێکی نابەرامبەر لە نێوان دوو هێزی زلهێزی ناوچەکە لە ڕووی چەک و تفاق و تەکنۆلۆژیای سەربازیەوە. ڕاستە بە قەبارە و بە حەجم و جوگرافیا و بە ژمارەی دانیشتوان ئیسرائیل وڵاتێکی بچووکە لە چاو کۆماری ئیسلامی ئێران، بەڵام لە ڕووی تەکنۆلۆژیەوە دوو هێزی گەورەن لە ناوچەکەدا. ئەم دۆخە ڕۆژ بە ڕۆژ ئالۆستر دەبێ. خۆزگە نەگەیشت بە ئەو شەڕێک ئێستا دروست بوو، چونکە چوونە نێو شەڕ لە نێوان وڵاتان کە دەست پێ دەکا ئاسانە، بەڵام کۆتایی هێنان بەو شەڕە کارێکی قورس و ئەستەمە. ڕاستە لایەک بە ئاسانی دەتوانی دەستی پێ بکە، بەڵام هەر هەمان ئەولایەنە ناتوانێت شەڕەکە بوەستێنێ، چونکە ینی تۆپەکە دەکەوتە گۆڕەپانی لای بەرامبەر ئەو دەبێ ڕازی بێ ئەو شەڕە دەوەستیان نا. جا ئێستا کە هەوڵەکان دوای ئەوەی هەوڵی دیبلۆماسی پێش شەڕەکە شکستی هێنا لە نێوان ئێران و ئەمریکا و گوشارەکانی ئیسرائیلیش بەسەر ئەمریکا و سەرۆک ترامپ وای کرد ئەم شەڕە دەست پێ بکە، شەڕە ئاسمانیە. ئەوەی پێشببینی دەکرا هەروە دەرچوو شەڕەکە ئەم جارە تیرتر و قورستر و سەختترە، چونکە پێدەچی شەڕێکی یەکلاکەرەوە بێ لەسەر مانەوەی بەرنامەی چەکی ئەتۆمی بەدەستی ئێران یاخود نەمانەوەی. تەنانەت ئێستا کە دۆخەکە بەو شێوەیە لەبەرەوەی بەڵانسەکە هاوسەنگ نییە لە نێوان
توانای سەربازی و تەکنۆلۆژی سەربازی و هێزی ئاسمانی و موشەکەکانی جمهوری ئیسلامی ئێران لەگەڵ ئیسرائیل سەیرەکەی ئاسمانی ئێران بەدەستی فڕۆکەکانی ئیسرائیلەوەیە و هەروەها پشتیوانیەکانی ئەمریکاش بۆ ئیسرائیل ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێ و تەنانەت بانگەواز بۆ هاتنناوەی ئەمریکا بۆ شەڕەکە ئەمەوە دەکا پانتایی شەڕەکە قوڵتر و فراوانتر بێتەوە و ڕەنگە کاریگەری هەبێ لەسەر حەسمکردنی ئایندە و ئەنجامی شەڕەکەش بە شێوەیەک لە شێوەکان. تا ئێستا جمهوری ئیسلامی ئێران لە شەوی یەکەم هەمومان بینیمان تووشی جۆرێک لە شۆک بوو بەهۆی ئەوەی کە هێرشەکان هێرشێکی غافڵگیرانە بوو لەلایەن ئیسرائیلەوە بۆ سەر پێگەکانی ئەتۆمی و پێگە سەربازیەکان و تەنانەت ناوەندی فەرماندە و سەربازیەکانی جمهوری ئیسلامی و زاناکانیان کە زەرێکی زۆریان لێکەوت لەبەرەوەی چاوەڕوانی ئەوە دەکرا کە یەکشەممەی پێش شەڕەکە دانوستانێکی تر دەست پێ بکاتەوە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل ئەمریکا و ئێران بەڵام ئەمە ڕووی نەدا. دیارە ئەوەش بە پێی ڕێکەوتنیەکی پێشوەختە بۆ لە نێوان ئەمریکا و ئیسرائیل دوای تێپەڕینی 6 ڕۆژ کە ترامپ بە نەتەنیاهۆ بە ئێرانی دابوو لە ماوەی ئەو 6 ڕۆژە بگەنە جۆرێک لە ڕێکەوتن پێدەچی لە ڕووی دانوستانەوە هیچ پێشکەوتنێک نەبوو بۆیە ئەمریکا و ترامپیش جۆرێک بێهیوای خۆیان لەوە نیشاندا کە ئێران ڕەنگە نیێتە پێش وەک پێویست ئەو ڕێکەوتنە لەگەڵیان ئەنجام نەدا بۆیە پەنایان بۆ ئەم بابەتە برد. ئەمەی کە وای لێکردن پەنای بۆ ببەن ئەوە بوو کە پێیان وابوو ئێران زۆر نزیکە لەوەی دەستی بە چەکی ئەتۆمی ڕابگا و بەرنمەکەی تەواو بکا و ببێتە خاوەنی چەکی ئەتۆمی کامەش هەڕەشە و مەترسێکی گەورەیە بۆ سەر ئیسرائیل وای لێکەدەنەوە بۆیە ئەوان بە بەرنامەی خۆیان بە استراتیژی خۆیان بە تاکتیکی خۆیان دەست پێ شەخەریان لە دەستپێکردنی شەڕەکە کرد. ئێستا ئێمە لە دۆخێکی مەترسیدار داین شەو بە شەو ڕۆژ بە ڕۆژ پانتایی شەڕەکە قوڵتر دەبێتەوە من پێم وایە تا دێ ئێمە لە شەڕە حەسمەکە نزیک دەبینەوە بەتایبەتی لە ساعتی داهاتوودا چاوەڕوان دەکرێت ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان بێتە نێو شەڕەکە. باشە دکتۆرە گەڕێمەوە وڵات دەست خۆش پرسیاری تایبەتم بە بەشداریکردنی ئەمریکا بێت لە بەڕێزت ماوەسارکان ئەمێت بزانم ینی دکتۆریش ئاماژەیەکی پێدا کە هۆکارەکە ئەوە بووە بە خوێندنەوەی دکتۆر تارک کە ئێران زۆر باش نەهاتۆتە پێش بۆ خواستەکانی ئەمریکا لە ڕێکەوتنی ئەتۆمی لەو دانوستانانەی کە هەیەیان بوو لە سەڵتەنەتی عەمان ئەمێت بزانم خوێندنەوەیک هەیە بۆ ئەم بابەتە هەرچەند ئەمە معلومە نییە ئەمە خوێندنەوەیە بۆ دانیشتەکان و دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا دەوترێت دوو بژاردە بۆ بژاردەیەکیانەوەیە کە ئەمریکا ویستوێتی ڕێکەوتنێک لەگەڵ ئێراندا بکات و ئێران کۆمەڵێک تەنازول بکا بۆ ئەمریکا ئێران ئەمەی نەکردووە خوێندنەوەیکی دیکە هەیە دەوترێت ئیسرائیل نەیویستووە ئەم ڕێکەوتنەی نێوان ئەمریکا و ئێران کە نزیک بووە لەوەی کە لە ئاخر دانیشتنیانە لە سەڵتەنەتی عومان بگەن بە ڕێکەوتن چووکە مەترسیە بۆ سەر ئیسرائیل تا چەندەم خوێندنەوانە دروستن یاخود نەخێر ئەوەی کە دکتۆر ئاماژەی پێدامە ترس بووە لەوەی کە بگات بە چەکی ئەتۆ. بەناوی خوای گەورە سڵاو بۆ بەڕێزتان و بۆ جەنابی دکتۆر میوانی بەڕێز و سڵاو بۆ بینەرانی بەڕێزیش لە ڕاستیە من ئەتوانم بڵێم بە جۆرێکی کە خوێندنەوە بۆم بابەتە بکەم ئەتوانم بڵێم هەر لەگەڵ هاتنی پزیشکیان کە بوو بەسەر کۆماری ئێران ئەو هەر لە یەکەم دانیشتنی و دوای دەست بەکاربوونی باسی لەوە کرد کە ئێمە ئامادەی هەموو ڕێکەوتنیچین بە تایبەت لەگەڵ وڵاتانی دراوسێ و وڵاتانی ڕۆژهڵاتی ناوەڕاست و وڵاتانی دیکەش و بۆیە هەر لە سەرەتاوە تیمی خۆی ئەوە ڕائگەیان کە ئێمە ئامادەین هەموو دانوستانێ لەگەڵ هەموو کەسێکا بکەین و هەر یەکەم کاردانەوەی ئیسرائیل لە یەکەم شەوا تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە بوو لە تاران ئەمە هەر لە سەرەتاوە نیەتێک بوو بۆ ئەوەی کە ئێران بخاتە نێو سەنگەرێکی بەرگریەوە یا سەنگەرێکی جۆرەگە جۆرەکان هێرشەوە کە هەلی دانوستان و هەلی دانیشتن و ڕێکەوتن نەکرێەوە گەر تۆزێکی کە بینە پێشتر لە قۆناغەکانی دواترا لە دانیشتنی ئەم کۆتایی نزیک مانجێک لەمەوە پێش کۆنفرانسی تاران یعنی بەشێکی زۆر لە وڵاتان تیایدا بەشدار بوون چەند جارێک ئێران
ئامادەی ئەوەی کرد ئامادەی خۆی دەربڕی کە دانوستان بکرێەوە وڵاتانی داوەتکراو بۆ کۆنفرانسەکە داوای لێکردن ڕۆڵی خۆیان ببینن بۆ گەیشتن بە ئەدەرەنجامێک ئەگەر تۆزێکی کەش بینە پێشتر سەیری ئەو پلان و بەرنامانەی ئیسرائیل و ئەمریکا بکەین بۆ لەناو ئێرانە بە تایبەتی دروستکردنی هێزی هەواڵگیری و بردننی ئەو هەموو چۆنەڵی درۆن و چەک و ئەو ڕێکخراوانەی کە لە ناو ئێرانە هەیبووە و دواتریش دەستپێکی دانوستانەکان کە دوو مانگی خایاند و پێش دەستپێکی دانوستانەکانیش بۆ خۆمان نەزانین کە ترامپ نامەیەکی نارد بۆ ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی هەرچەندە ئەو نامەیە بە شێوەیەکی فەرمی ڕانەگەیەنرا ناوەڕۆکەکەی چییە بەڵام لەم لاولاوە هەندێک زانیاری تیان لە ناویدا دزەیە کرد کە مەرجەکانی ترامپ بۆ ڕێکەوتن لەگەڵ ئێران هەر زۆر قورس بووە تەنانەت کار گەشتووەتە ئەوەی کە داوای هەڵوەشانەوەی سوپای پاسداران و یەکێک لە پێم وابێ ئەگەر ڕاست بێ کازمی خومی بوو کە پێشتر باڵێزی ئێران بوو لە عێراق و لە ئەفغانستان لە چاوپێکەوتنێک باسی لەوە کرد کە تەنانەت ئەمریکا داوای لێ کردووە سیستەمی ویلایەتی فەقیهیش لە ناو ئێرانە هەڵوەشێتەوە یعنی ئەمە کۆمەڵە داواکاریەک بوون کە بەڕاستی بۆ ئێران ئەسڵەن نەدەکرا بێتە یعنی قبوڵی بکە و لەگەڵ ئەوانەشە ئامادە بوون هەردوو لە هەم ئێران هەم ئەمریکا دەست بە دانوستانی بکەن و 5 خولی تێپەڕان گەیشتە خولی شەشەم بەشێک لە شیکەرەوەکان و بە تایبەتیش خودی ئێرانیەکان بە زۆری ئەم دەستپێکی دانوستانانە وەک فێڵێک وەک خەڵەتاندنێک وەک غافڵگیرکردنێکی ئێران دادەنێن کە پێش ئەوەی بگەتە نەتیجە ماوەی 2 مانگ دانرابوو بۆ کۆتایی هاتنی نەتیجەکەی وە لەم ماوەی 2 مانگە ئەمریکا و ئیسرائیل بەو پەڕیتواناوە خۆیان ئامادە کردووە بۆی هێرشکەنە سەر ئێران جا ئەگەر بگەڕێینەوە بۆ مێژوش نێوانی ئەمریکا و ئێران تا ڕادەیەکی زۆرە توانم بڵێم دەردۆنجی زۆرە و لە سەبارەت بە هەڵوێستەکانی ئەمریکا لە نێو مێژووی ئێرانە بێمتمانەیەکی زۆر هەیە بە تایبەتی ئەوە مانگی لە 19 ئابی 1953 کودێتا کە دژی دکتۆر مصادق و کاتسەرەک وەزیرانی ئێران و نەوتی ئێرانی خۆماڵی کرد و ڕۆڵی ئەمریکا و MI6 بەریتانی مخابراتی بەریتانی زۆر یعنی پڕڕنگ بوو لەو کودەتایەدا کە شای ئێرانیان گەڕاندەوە بۆیە ئەگەر سەیری مێژووی قوڵی ئەم دوو وڵاتە بکەین وڵات یعنی بێمتمانەیەکی زۆر لە نێوان هەردووکیانە هەیە و هەر کەواتەمە سەرکان ینی بە شۆڕشی ئیسلامی بە پێم خوێندنەوەی بەڕێز هەوڵی ئەوەی داوە کە چەند جارێک کودەتا بکە لە ناو ئێران بە تایبەتی کودەتای نوژە کودەتای تەباز کە هەردووکیان شکستیان هێنا بۆیە ئەڵێین ئەم بابەتێکی پێشوەخت ئامادەکراو بوو و پێم وایە ئەگەر ئێرانیش بەهاتایەتە سەرمێزی دانوستان و بە قەید و شەرتیش ڕازی بواە بە لابردننی وێزگە ئەتۆمیەکان ئەوە گەمارۆکانی لا نەدەبرا و دواتریش هەر بە بەهانەی سیستەمی موشەکی و درۆن و ئەوانە دیسانەوە بەهانەی تری لێ ئەگیرایەوە و دیسانەوە گەمارۆکانی سەر ئێران هەر لا نەدەبرا کەواتەمە سارکان ینی بە پێم قسەی بەڕێزت بێ ئەمە ئێران وەکو باسی شت کرد ئێران هەر مەرجێکی ئەمریکاشی قوبول کردایە ئەبووە ئەم هێرشی ئیسرائیل ئەنجام بدرایە ینی هێنانەدی ئەو داوایی چەند ساڵی ڕابردووی ناتەنیاهۆ بوو کە لە پەرلەمانی وڵاتەکەی وتی من خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە گۆڕم ئەمە پلانەکەیە کە وردە وردە جێبەجێیەکات بە کورتی هەر نەک لە پەرلەمانی وڵاتەکەیەوە لە دانیشتنی دوایین دانیشتنی نەتەوە یەکگرتوەکان لە ئەمریکا ئەگەر خەیاڵتان بێ ئەو نەخشەیەی کە لە بەردەستیا بوو نەخشەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک لە وڵاتەکان ڕەشکرابوون کە دەبوو گۆڕانکاری لەو وڵاتانە ڕوو بدا و هیچێک لەو وڵاتانە طبعاً ئێران بوو بۆیە یعنی پێم وانە ئەگەر دانوستانەکان ئێران ڕازی بووایە ئەم هێرشە هەڕووی نەدایە بۆیە ئەوە پلانێکی ئەوان بووە و دانوستانەکانیش بە شێوەیەک لە شێوەکان وەک فێڵێک بووە بۆی ئێران غافڵگیر بکەن کە بەڕاستیش غافڵگیریان کرد و زۆرشندەیان هەر لە یەکەم ڕۆژی جەنگەکەدا لێدا زۆر باش دکتۆر باس لە دۆناڵد ترامپ کرد ینی ئەمەوێت بزانم تێگەیشتن لە دۆناڵد ترامپ وەکو لە زۆرێک لە میدیاکانی جوانیشدا باز دەکرێت تێگەیشتن لە دۆناڵد ترامپ قورسە ینی بە سەعات دۆناڵد ترامپ ڕەئیەکانی ئەگۆڕێت من کۆتا ینی CNN بڵاوی کردوەوە کۆتا قسەی دۆناڵد ترامپ کەڵێ نامەیەکی دوور و درێژی بۆ خامنەیی و نامەیەکیشی بۆ ناتەنیاهۆ هەبووە کە بە کورتی مانشێتەکەی ئەوان نووسیوە CNN بۆ خامنەی نووسێتی گۆدلۆک ینی بەختێکی باش بۆ تۆ بۆ ناتەنیاهۆ نووسێتی keep going ینی
بەردەوام بە بێگومان قسەکانی ترامپ خوێندنەوەی قوڵی بۆکرێ ئەم دوو دەستەواژەیە چیمان پێ دەڵێ دۆناڵد ترامپ ئەیەوێت ئیتر بەڕاستەوخۆ بێتە ناو جەنگەکەوە مادەمەم پەیامە قوڵی هەبووە دەڕاستیدا خوێندنەوە بەرە پەیامەکانی کورتە بەڵام مانای زۆر هەڵدەگرێت ترامپ یەکێکە لەو سەرکردە سیاسیانەی کە هەمیشە تۆڕەکانی سۆشیال میدیا زۆر بە زیرەکانە بەکاردێنی و وشە و دەستەواژە و چەمکەکانیش بە ئامانجێکی دیاریکرا و دەزانی بۆ هەڵی دەبژێرێ و چۆن بەکاری دێنێ و لە چی تەوقیتێکیش بەکاری دێنێ یعنی پیاوێکی وشیار و زیرەکە لەوەدا ئەوە نییە لە خۆڕا قسە بکە ترامپ ئەوەی ینی تێبینی دەکەین لە سەرەتای دەست بەکاربوونی هەوڵیدا کۆمەڵێک دۆسیە و مەلەفەیە لە ئاستی نێودەوڵەتیدا کاریان لەسەر بکە و کۆتاییان پێبینی یەکێک لەوانە شەڕی ئۆکرانیا بوو لەگەڵ رووسیا زۆر هەوڵیشیدا لەگە سەرۆکی ئۆکرانیا و بینیشتان لە کۆشتی سپی جۆرێک لە ڕوبەڕووبوونەوە و ناخۆشیش دروست بوو لە نێوانیاندا بەڵام تا ئێستاش نەیتوانیوە نەقەنەعەت بە ئۆکرانیەکان بینی نەقەنەعەتیش بە پوتین بینی بۆ ئەوی شەڕەکە بوەستێنێ و دانوستانێک لەوێ دروست بێ و ئاشتێک بگەڕێنەوە بۆ ئەوە لەم دۆسیەیاندا نەیتوانی بەڵام لەسەر دۆسیەی ئێران و چەکی ئەتۆمیەکە 6 ڕۆژ داوای لە ترامپ و لە ئێرانیەکان کرد کە بێنە پێشەوە بەڵام پێدەچی نەگەیشتونەتە ڕێکەوتن بۆیە ئێستا ترامپ لە سەرەتای شەڕەکەوە هێشتا دەرفەتێکی بۆ ئێرانیەکان هێشت بووە باسی لەوە دەکرد بگەڕێنەوە بۆ گفتوگۆکان بگەڕێنەوە دابنیشن بۆ ئەوەی تیمەکانی هەردوولا بگەنە جۆرێک لە ڕێکەوتن ئەوەی پێی گەیشتون تەواوی بکەن بەڵام دیارە ئەو هەڵوێستەی جمهوری ئیسلامی ئێران کە پێی وایە تازە شەردەستی پێ کردووە تازە ئەو ئامادە نیە بێ لەژێر هەژمونی فڕۆکەکانی ئیسرائیل و موشکبارانەکانی ئیسرائیلدا بێ بە شێوەیەکی لاواز لەسەر مێزی گفتوگۆ دابنیشە و هەموو مەرجەکانی ئەمریکا قبول بکەم پێم وایە لە سەرەتاوەش کە ڕێگەیدا ترامپ بە نەتەنیاهو ئەم هێرش و پەلامارە دەست پێ بکە مەبەستی ئەوە بوو کە ئێرانیەکان بگەنە دۆخێک لەوەی کە لە دۆخێکی لاوازدان و جارێکی تر بە لاوازی بگەڕنەوە سەرمێزی گفتوگۆ بەڵام ئەوە نەهاتە دی کە ئەوە نەهاتە دی ترامپ نەیشاردەوە لە کۆبوونەوەکەی حەوت وڵاتە پیشەسازیەکەی جیهان لە کەنەدا کە گەڕایەوە گوتی من بێهیوا بووم لە ئاشتی و لە گفتوگۆکان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئێستا تەواو دەرفەتەکان زۆر دەرفەتماندا نەهاتنە پێش بۆیە ئەم قسەی ترامپ کە دوای قسەکەی ڕابەری ڕۆحی جمهوری ئیسلامی دێ کە ئەمڕۆ گوتی ئێمە تەسمیل نابین ئێمە ملکەس ناکەین لە ژێر هەڕەشەدا ملکەس ناکەین بۆ ڕێکەوتن بۆیە ئەمەش پەیامێکی تند بوو ترامپ وای دەخوێنتەوە کە هیچ دەرفەتێک نەماوە بۆ کارکردن لەسەر مەسلەی گفتوگۆی ئاشتی لەگەڵ جمهوری ئیسلامی ئێران هەرچەندە دوێنێ شەو گوتی ئێرانیەکان دەزانن ئەگەر ئاشتی و بێمەرجیان قبوڵە و تەسلیمبوونی بێمەرجیان قبوڵە ئەوە دەزانن لە چ ناوەندێکەوە پەیوەندیم پێوە دەکەن و ڕێکەوتنەکە دەکرێت بۆیە ترامپ هەوڵی دەدا ئەمریکان نەبێتە بەشێک لەو شەڕە ناشێوێ ببتە بەشێک لەو شەڕە ئەگەر ئەوەندە ئیمکان هەبێ بە ئیسرائیل کۆتایی پێبێ باشە بە ئیسرائیل کۆتایی پێنێ ناچارە خۆی بێتە ناو شەڕەکە و کۆتایی بە شەڕەکە بێنێ بۆیە من پێم وایە پەیامەکە وازەها دەڵێتە ئیسرائیلیەکان بەردەوام بن لە وێرانکردنی ژێرخانی سەربازی و سەرچاوەی هێز و وزە و چەک و موشکەکان و سەکۆی موشکەکانی ئێران بۆ ئەوەی ئەو کاتێک کە ئەو دێتە نێو شەڕەکە ئێران پەروباڵ کرابێ نەتوانێ پەرچەکردار بەرامبەر دەروجیران بەرامبەر وڵاتانی کەندا و بەرامبەر بە عێراق بەرامبەر بە هەر لایەنێکی تر کە ئێرانیەکان پێیان وایە ئەمانە هاوکارن بۆ ئەو هێرش و پەلامارەی کە دەکرێتە سەریان لەلایەن ئیسرائیلەوە باشە لە میدیاکانی ئەمریکا کۆمەڵێک لێدوانی تازەی دۆناڵد ترامپیان وەکو بە پەلە داناوە ئەمەوێت لەگەڵتانە بەشی کەم کە دۆناڵد ترامپ ئێستا دەڵێت سنجتمع بعد قليل في غرفة الطوارئ ئەڵێ کەمێکی تر ئێمە لە ژووری تەواڕی لە کۆشکی سپیا کۆبوونەوە ناکاوین بەڵێ کۆبوونەوەکەین ئەمە دکتۆر ینی بە کورتی پێم بڵێ سواس دەکەم ینی ئەمریکا هەر ئەمڕۆ ئەوە کۆبوونەوەیکی کرد لەگەڵ ئاسایشی نەتەوەی ئەمریکا ئەوە ئێستا ئەڵێ لە ژووری ئۆپراسیۆنەکان تەبان ئەوە کۆبوونەوە ئەکات کەمێکی تر ئەمانە هەنگاوی خێران بۆ ئەوی بەشداری لە جەنگەکەدا بکەن یاخود نەخێر ئەمانە پەیامن دۆناڵد ترامپی نێرە بۆ ئێرانیەکان چونکە ئێرانیەکانیش دەوترێت قسەیەکی میدیای ئەمریکی هەبوو قسەیەکی میدیای ئەمریکی هەبوو دەڵێت ئێرانیەکان داوایان لە دۆناڵد ترامپ کردووە کە دەیانەوێت بێن بۆ کۆشکی سپی
بۆ دانوستان بۆ قسەکردن لەو بارەوە ئەمە بزانم ئەمریکا ئەم هەنگاوانە ئەنێت بۆ ئەوی بەشداری جەنگەکە بکە یاخود نەخێرەمە هەنگاوێکە بۆ تەسلیمبوونی ئێران من پێم وایە ترامپ خۆی لە دوات چرکەشدا پێشەوەی کە فەرمان بەهێزەکانی خۆی بکات چاوی لەوەیە ئێران تەسلیم بێ ئێران وازەحە پەیامەکەی دەرێ ئێران بە هەموو شتێک ڕازی بێ بێرە من بە هەموو شتێک ڕازیم نەک بێ کات نەماوە بۆ گفتوگۆ چەندت دەدەیە چەندت بدەمێ ئەمە ئەو دانوستانە کۆتایی هاتووە ئێران دەبی بەیراغێک دەربکە بڵێ من تەسلیمی ئەمریکا بووم بە مەرجەکانت ڕازیم بەوە ڕازیە ترامپ لە غەیری ئەوە ڕازی نییە ئاشکرایەوە دوو ڕۆژە قسە لەسەر ئەو بابەتە دەکا بۆیە من پێم وایە ترامپ کار لەسەر ئەوە دەکا دوا بەرنامە و پلانی دەستپێکردن و هاتنە ناو شەڕەکە لەگەڵ ئیدارەی خۆی و لەگەڵ دۆستەکانی بەتایبەتی لەگەر نێتەنیاهو دوێنێ دوای گەڕانەوەی لە کەنەدا و کۆبوونەوەی ئاسایشی نیشتیمانی خۆیان کە تەواو بوو قسەی لەگەڵ نەتەنیاهۆش کرد تەنسیقی هەما هەنگی تەواویان کردووە چونکە ئەوەی من تێبگەم خوێندنەوەم بۆی هەبێ ئەمریکا دەیەوێت کە هاتە ناو شەڕەکە و هێزەکانی خۆی بەکارهێنا لە ماوەیەکی دیاریکراودا لە 48 سعاتدا لە 72 سعاتدا کۆتایی بە هەموو شتەکان بهێنێ یعنی شتێک نەمینێتەوە شەڕ چونکە ئەو ناوێ ئەو شەڕە درێژە بچێشێ و ئەمریکا نایە بتە هەڵەکەی رووسیا دووبارە کاتەوە لەو شەڕی ئۆکرانیا تێوەگلاوە ئەویش لە شەڕێک تێوە بگلێ کە درێژ خایەن بێ ئەمانە ئستنزافی تااقاتی ئەمریکا دەکە و پێگەی ئەمریکا ڕەنگە لە ئاستی نێودوڵەتی لاواز بکە و ڕەنگە درێژە کێشانی شەڕەکە تەدەخولی رووسیا کۆریای باکوور و هەروەها سینی لێ بکەوێتەوە بە شێوەک لە شێوەکان بە ناڕاستەوخۆ بۆیە من پێم وایە ترامپ زۆر بە وریاییەوە دیراسە دەکا و هەنگاوەکان دەنێ تا ئەو کاتێک دڵنیا دەبێ توانای بەرپەرچی ئێران بۆ دەرو دراوسەکانی بۆ قاعیدەی سەربازی ئەمریکا لە ناوچەکەدا لاواز بووە ئینجا هێزی خۆی بەکاردێنێ و حەسمی شەڕەکە دەکات باش دەستخۆش ماسارکان تەبەن ئەمڕۆ ڕابەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران دەسەڵاتەکانی دابەزان بۆ سوپای پازداران کۆمەڵێک دەسەڵاتی ئەوە بە حکومیەوەی کە ئەو بەرپرسی هێزە چەکدارەکانی وڵاتی ئێرانە بەڵام ئەو دەسەڵاتانەی دا بە سوپای پازداران ئەمەوێت لێرەوە ینی پاڵنەری ئەم بڕیارەی ڕابەری باڵای ئێران چییە کە دەسەڵاتەکانیەدا بە سوپای پازداران جەنگەکە گەورەترە بێ یاخود خوێندنەوە چییە بووی ڕاستیەکەی من هەر بە هەمان ناونیشان ڕادەستکردنی بەشێک لە دەسەڵاتەکانی ڕابەری باڵا بۆ ئەنجومەنی باڵای سوپای پازداران بۆچی وتارێکم نووسیوە لە سایتی ئاوێنە بڵاو کراوەتەوە و گشتی پوختم کردوێتەوە لە 8 گریمانە 8 خاڵە یەکێک لەو خاڵانە پێشبینیکردنە بەوەی کە ئەگەر بەڕاستی ئەگەر بەرپرسی گشتی سوپای هێزە چەکدارەکان کە خودی خامنەییە ئەگەر کوژرا ئەوە تا دانانەوەی ڕابەرێکی نوێ تەوان زۆری پێچێ بە تایبەتی لەم حاڵەتەیە ئەو پۆستە نەکەوێتە بۆ شایەکی سیاسیەوە و بە تەواوەتی و لە ڕێگەی ئەو ئەنجومەنەوە بتوانن ئەو جەنگەکە ئیدارە بکەن یەکێکی کە لە هۆکارەکان ئەتوانین بڵین بۆ کاتی کوژرانی یەکێک لە فەرماندە سەربازیەکان بێ ئەگەر بۆ نمونە فەرماندەیەک بکوژێ ئەوە پێویستە خێرا کەسێکی کە لە شوێنی دابنرێ بە سەرنجدان لەوەی کە چەند کەسێک لە نێو فەرماندەکانە کوژراون چەند ڕۆژێکی پێچووە هەتاوەکو کەسێک لە شوێنی دابنرێ ئەو پۆستەش خێرا درراوە بە ئەنجومەنی سەربازی بۆی بە خێرایی جێگرەوەیەک بۆ ئەو کەسە دابنرێن و هۆکاری دیکەش دەتوانین بڵێن ئاماژە بەوە بکەین کە بابەتی ئەمنیە و بە تایبەتیش ئەو چۆنەڵێ خۆشیاریانی کە داویانە بە خەڵک زۆر بابەتە پەیوەندیەکان ئامێرە پەیوەندیەکان لە موبایل لە جیهاز لەوانە بەکار نەهێنن بۆیە لەوانەیە لەو کاتانەدا گەیاندنی پەیوەندی لە ڕێبەری باڵاوە بۆ سوپای پاسداران ماوەیەکی زۆری پێ بچێ ئەمەش چۆنەڵی کاریگەری لەسەر بڕیاری هێزی ئێرانی هەبێ بۆیە ڕاستەوخۆ گواستوێتەوە بۆ نێو مەیدانی جەنگ چونکە لە ئێستەیە زانین ڕێبەری باڵا تا ڕادەیەکی زۆر لە مەیدانی جەنگەوە دوورە بەهۆی ئەوەی کە لە شوێنی نەهێنی ئاماوەتەوە و گەیشتنی بڕیارەکان لەوە بۆ فەرماندە سەربازیەکان ماوەیەکی زۆری لەوانەیە پێ بچێ و هەروەها شوێنی خودی ڕابەریش ئاشکرا بکرێ ئەوە هەموو چۆیە بکرێ بۆیە بە خێرایی ئەو دەسەڵاتەی یاوە بە ئەو ئەنجومەنە بۆ ئەوەی لەو کاتانەشا بە زوویی بڕیار بدەن هۆکارێکی دیکە توانین بڵین بیجێڕینەوە بۆ بابەتی ئاینی ئەمە بۆ خۆمان نەزانین ڕێبەری باڵای شۆڕشی ئیسلامی لە سیستمی ویلایەتی فەقیها جێگیری ئیمامە لە چۆنەڵی جێگرەوەی ئیمامە کاتێکە لە غیبەتی ئیمامە ئەو
ڕێبەری باڵای هەموو کەسانی بڵێن مسلمانی شیعە مەزهبە و بە وەلی ئەمری ئەوان و بە ئیمامی ئومەتە ناسرێ بۆیە قسەکانی فەرمانەکانی وەک فتوایە ئەگەر لە کاتێکان ناچار بکرێ فتوایەک بدا بۆ تەقاندنی موشەکێک یان ئەگەر بگاتە حاڵەتی بۆ نمونە بڕیارێکی بڵێن نەخوازراو لە ناکاو ئەوە ئەگەر ئەنجومەنە باڵاکە ئەو بڕیارە بدەن و لە دەرەنجامەکەی خراپ بێ یان باش بێ کوشتاری زۆری لێ بکەوێتەوە یا هەر شتێ بێ ئەوە ئەو کاتە پێگەی ئاینی ڕێبەری باڵا ناکەوێتە ژێر بەرپرسیارەتی و ناگوترێت بۆ نمونە کۆمەڵکوژیەک بە فتوایەک ئەنجام دراوە ئەڵێ لەلایەن ئەنجومەنێکی باڵای سەربازیەوە و لە کاتی جەنگە ئەنجام دراوە هۆکاری کۆتایی ئەگەر ئاماژەی پێ بکەم ئەتوانم بڵێم ئەمەش بەشێک بێت لە ئەو فشارانەی کە لەسەر ڕێبەری باڵا و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانە کە لەلایەن فەرماندە سەربازیەکانەوە هێرشی چۆنەڵی فشاری لێکرابێ کە ئەو کەمێک محافەزەکارانەیە لە ڕاگەیاندنی جەنگ لە بڕیارەکان ئەوان فشاریان لێ کردبێ بۆ ئەوەی بتوانن بڕیاری بە خێرایی دەرکەن و ڕوبەڕووبوونەوەکان لە کاتی خۆی و لە ناو مەیدانی جەنگاوێ و هەر بەڕاستی ئەو دوورخستنەوەی ڕێبەری باڵا لە نێو مەیدانی جەنگ و گەیاندنی درەنگی فەرمانەکان بۆ نێو بۆ لای فەرماندە سەربازیەکان ئەتوانم بڵێم کاریگەری زۆری لە سەربەرەکانی جەنگ کردووە بە وەڵامدانەوەکانی ئێرانی زۆر دواخستووە ئەتوانم بڵێم ئەم هۆکارانە بوونە هۆی ئەوەی کە فەرماندەی گشتی هێزە سەربازیەکانی ئێران هێزە چەکدارەکان ناچار بێیان بە ئارەزووی خۆی بێ هەندێک لەو دەسەڵاتانەی بگوازێتەوە بۆ ئەو ئەنجومەنە باڵا سەربازی کە ئێستا ئیدارەی جەنگەکە باشە ئەو بۆشە ئەمنی کە باسەکرێ ماوەسارکەن لە ئێرانە کە لە میدیاشۆ زۆر بروسی پێدراوە و پێشی درا دەوترێت بۆشایەکی ئەمنی قوڵ هەیە لەوەی کە سیخوڕێکی زۆری مۆساد لە ناو ئێرانە کارەکەن هەر ئەوەش بۆ وای کردووە کە بەشێک لە پێگە سەربازیەکانی ئێران و کوشتنی سەرکردەکانی سوپای پاسدارانیش لە ڕێگەی ئەم گروپە سیخوڕیەی مۆساتەوەی لە ئێران و تیاشە بەردەوامە ئێران بۆ ئەم بۆشاییە گەورەی تیا دروست بووە لە کاتێکدا مخابەراتی ئێرانی بەناوبانگ بووە لە ئێراندا لە ڕوبەڕووبوونەوەی سیخوڕان دەوترێت تەنانەت گروپێکی قەڵاچۆکردنی سیخوڕانی مۆسادیش دروستوە بەڵام نازانم تا چەند ئەمە ڕاستە بەڕێزت شارەزای کاروباری ئێرانیت دەوترێت ئەو گروپەش سەر بە مۆساد بوو ئەگەر سەرنج بدەینە مێژووی ناوخۆی ئێران مێژووەکەی تا ڕادەیەکی زۆر بوونی ئەم چالاکیە تیرۆرکردانە لە ناو خاکی ئێرانە هەر هەبووە کە بەڕاستی ئەمە شکستێکی گەورە بووە لە قۆناغەیەک لە دوای یەکەکانە بۆ دەستگای هەواڵگیری ئێرانی و لە کۆتاییشیانە بڵێن کوشتنی چەند فەرماندەیەکی سەربازی بوو یا پێشتر بگەڕێنەوە کوشتنی چەند زانایەکی ئەتۆمی بوو یا کۆتا زانای ئەتۆمیان کە بڵێن فەخری زادە بوو کوژرا و لە دوای تیرۆرکردنی ئیسماعیل هەنیە ئەمانە هەموو شکستی بەڕاستی شکستی هەواڵگیری ئێرانی بوون لە ناوخۆی ئێرانیا و لەم جەنگەشا بەڕاستی خودی ئێران و بەگشتیش سوپای ئێرانی تووشی شۆک کرد چونکە بەڕاستی ئەم هێزەی ناوخۆی ئێران لە هێرشەکان زۆر گورزەکەی کوشندەتر بوو چونکە هەر لە ناوخۆی ئێران ئەتوانی بە شێوەیەکی گشتی کاریگەری هەبێت لەسەر سیستمی بەرگری ئێرانی و بەشێکی زۆری لە سەکۆ موشەکیەکانی لەناوبەر سیستەمە بەرگریەکان هەر لە ناوخۆی وڵاتەکەەوە بە درۆن لەناوبران بەشێکی زۆر لە ناوچە سەربازیەکان گورزیان لێوەشێنرا تەنانەت گەیشتە ماڵی فەرماندە سەربازیەکان و فەرماندە سەربازیەکان کوژان ئەمانە بەڕاستی ئەتوانم بڵێم بۆشاییەکی زۆری ئەمنی بوو لە ناوخۆی ئێرانە کە هەواڵگیری ئێرانی تووشی شۆک کرد و بەڵێ قسەی ئەوەش هەیە هەتا بەرپرسی باڵای ئێرانی دانراوە بۆ قەڵاچۆکردنی یا ڕوبەڕووبوونەوەی لایەنی هەواڵگیری دیکە یا کەسانی نفوس پێکراو بۆ نێوهێزەکانی ئێران سەرۆکی ئەو لیژنەیە خۆی پەیوەندی لەگەڵ دەستگا ئەمنیەکانی ئەمریکا یا ئیسرائیلا هەبووە بۆیە ئەم شکستە هەواڵگیریە لە ناوخۆی ئێرانە بەڕاستی وای لێهاتە بوو کە ئیتر بوو بە چۆنەڵی شکستێکی نامتمانەبوونێکی دەرونی لە ناوخۆی ئێرانە هەرچەندە هەندێک جار ئێران هەوڵی ئەوەیەدا ئەم بابەتە قەرەبوو بکاتەوە بۆ نمونە لە چەند ڕۆژێک پێش جەنگەکە ئەوەی ڕاگەیان کە ئێمە کۆمەڵێک بەڵگەنامەمان لە ئیسرائیلەوە دەستکەوتووە و کۆمەڵێک کەسی ئیطلاعاتی ئێرانی لە ناو ئیسرائیلا هەن بەڵام بەڕاستی لە ئێستەیە دەرکەوت کە ناوخۆی ئێران
بەشێکی زۆری دەستگا هەواڵگیریەکانی وڵاتانی دیکەی ئەمریکا و بەریتانیا و مۆساد و بەڕاستی ئەمانەی هەمووی تێدایە و لە ئێستەیە کەوتونەتە ڕوبەڕووبوونەوەی ئەو بڵین دەستگایانەی یا ئەو شانە نووسوانەی هەواڵگیری کە لە ناو ئێرانان و ئەتوانم بڵێم ئەم گورزانەی کە لە ناو هەواڵگیری ئێرانە درا لە ئێران سوودیشی هەبوو بۆ ئێران بۆ خۆی چونکە لەلایەکەوە تا ڕادەیە دەتوانم بڵێم هاوسۆزیەکی خەڵکی بۆ حکوومەت ڕاگەیاندووە و خەڵکیش تا ڕادەیەک لە ئێستا ناتوانێت هیچ ناڕزای و خۆپیشاندانێک بکات چونکە یەکسەر بە تۆمەتی پەیوەندی بوون لەگەڵ دەستگای هەواڵگیری دەرەوە سەرکوتەکرێت. باشە دکتۆر ئەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمڕۆ قەرار بوو گفتوگۆ دەست پێ بکاتەوە لە نێوان ئەمریکا و ئێراندا بەڵام ڕەتکرایەوە. ئەمە لەلایەکی تر ئەمەوێ بزانم ئەگەر ئەمریکا بەم شێوازە ڕۆڵ بگێڕێت هەرچەند ئێستا سەیری چەند میدیایەکیشم کرد کە ئیسرائیل نایشارێتەوە لە ڕووی جەویەوە لە ڕووی پێکانی و تەقانەوەی موشەکان ئەمریکا هاوکاری ئیسرائیلە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەسەتێ بمانەوێت نەمانەوێت ئێرانیش لە ڕێگەی چەند گروپێکەوە دەیەوێت لە بەرژەوەندەکانی ئەمریکا بدات. ئەمەوێ بزانم کاریگەریەکان لەسەر لێدان لە بەرژەوەندەکانی ئەمریکا لەلایەن لایەنگران و گروپەکانی سەر بە ئێرانەوە چی بەسەر دێت؟ سەرەتا دەمێت تەکید لەسەرەوە بکەمەوە کە دۆخەکە ئێستا ئەمە واقسە دەکەین سەرۆک ترامپ تازە لێدوانی هەبوو قسەی کرد و پێشەوەی بچێتەوە نێوژووری بڕیاردان و دیراسەکردنی دۆخەکە باسی لەوە کرد گوتی هیچ دەرفەتێک نەماوە بۆ وتوێژ و بۆ گفتوگۆ ئەمە کۆتایی پێ هاتووە من پێم وایە جۆرێک لەو تەناقوزەی لە لێدوانەکانی ترامپیش بەرامبەر بە ئێران و بەرامبەر بە گفتوگۆ بەرامبەر بە بەردەوامبوونی ئیسرائیل و هەندان و دەستخۆشی لە ئیسرائیل لە شەڕەکەی بەردەوام بێ بۆ ئەوەیە سەر لە ئێرانیەکان بشێوێنێ لەپڕ لە وەختێکی دیاری نەکراو کە هەمومان پێشببینی ناکەین و چاوەڕوان ناکەین ترامپ هێرشی خۆی دەکا و دەستی خۆی دەوەشێنێ من پێم وایە ئێستامە لە سەر و حەدی ئەوەین لێرە هەتا 48 ساعتی تر ئەمە ڕوودەدا بەڵام تەوقیتەکەی نازانینەوە ترامپ خۆشی گوتی ئێوە نازانن کەی من چۆن بیر دەکەمەوە و چۆن قەرار دەدەم ڕاستیش دەکا ئەمە ڕاشکاوانە قسەی بۆ خەڵک کردووە سەبارەت بە بابەتێکەکەی تر دەرفەتی گفتوگۆ نەماوە ئەوەی تا ئێستا لێرە و لەوێش گوێمان لێ دەبی ئەو فڕۆکانەی کە باز دەکەن دوو فڕۆکەی مەدەنی ئەمڕۆ لە ئێرانەوە دەرچوونەوە چوونەتە سەڵتەنەی عومان یعنی بۆم فاوەزە نییە چونکە سەرۆک ترامپ تازە ئاماژەی پێکرد گوتی ئەوانە ناتوان لە ئێران دەربچن چۆن دەگەنە کۆشتی سپی لەژێر ئەو ئاگرێت تێدانە بۆیە دەرفەت نەماوە ئەوەی هەیە دەڵێن ئەم فڕۆکانە خەڵکێک بەرپرسەکان و کەسوکاریان و ڕەنگە هەندێک بەڵگەنامە و کۆمەڵک شتیان بۆ سەڵتەنێت عومان گواست بێتەوە من پێم وایە دۆخەکە بەو ئاراستەیە دەڕوا ئێمە لە سەرەتای کۆتایی هاتنی یاریەکە نزیک دەبینەوە چونکە دەرفەت نەماوە بۆ ئاشتی دەرفەت نەماوە بەشێکی پرسیارەکەم بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە هیچ شێوەیەک نانەوێ پاداشتی ئێران بکەن ببورە بەڵێ بەرژەوەندەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چی بەسەر دێت ئەگەر بچێتە ناو جەنگەکەوە بەڵێ بەڕاشکاوانە بەرژەوەندەکانی ئەمریکا ڕەنگە بە چەند موشک و چەند درۆنێک تاقی بکرێنەوە لەلایەن جمهوری ئیسلامی ئێران بەڵام ئەمەش دەتوانم بڵێم کاریگەریەکی نابی لەسەر بڕیاری ئیدارەی ئەمریکا و ترامپ زۆر ڕاشکاوانە قسە دەکەن بەڵێ ئەگەر سەربازێکمان بکوژرێ ئێمە زۆر بەز قورسی بەشداری لە شەڕەکەدا دەکەین و ئێران بازێکی گەورەتر دەدا لەوەی کە ئێستا کە لەگە ئیسرائیل دەیدا بۆیە ئەم هەڕەشانەی ترامپ بەردەوامە نایەوێ بەڵام دوجار ئێران خۆ باش دەزانێ ئەو ئێستا ئیسرائیل بە پشتیوانی ئەمریکا ئەو شەڕە دەکا ئەوە لە هەندێک شوێندا بەرگری دەکا ئەمریکا لە جیاتی ئیسرائیلەکانیش لە تەقانەوەی موشکەکان لە فرێدانی درۆنەکان ئەمانە هەمووی ڕاستە ئەوانەی لە دەوروبەری هێزەکانی ئەمریکا تەواو بەکار نهاتوە بۆ ئەو شەڕە بەڵام بە شێوەیەکی ڕاستە و خۆی بەرگریکارانە ئەمریکا لە ناو شەڕەکەدایە ئەمە واقعە ئێران ئەگەر توانایەکی هەیە دەبێ ئێستا بەکاری بێنن نەک بۆ سەعاتی کۆتایی چکە سەعاتی کۆتایی چەند لێرە تا 48 ساعتی تر من پێم وایە بابەتەکە بە نەوعێک لە نەوعەکان یەکلایی دەبێتەوە یا یەکلایش نەبێتەوە بە ئاقاری ئەوەدا دەچێت بەڵانسەکە خراپتر لە بەرژەوەندی ئێران تێکەچێت یعنی لە قازانجی ئەو کۆتایی پێ نایە چاوەڕی شتێک ناکەن ئێران لەوەی کردوێتی زیاتری پێ بکرێ ئەگەر کەمتر نەبێتەوە ناتوانێت زیاتر بکە سەیرەکەی سەکۆیەکانی ناردنی موشکەکان
ڕۆژانە لایەن فڕۆکەکانی ئیسرائیلەوە دەستچێندرێ و لەبار دەبرێ بە تایبەتی ئەوانەی لە باشووری یا لە ڕۆژ ئاوای جمهوری ئیسلامی ئێران داینابوو لە کرماشان لە کوردستان هەتاوەکو باشووریش سەیرەکەی ئێستاکە ساروخەکانیان درێژتریشە دوورمەوداتر دەنێرن لەبەرەوەی سەکۆیەکانی ئەو ساروخانەی کەمتر دەڕۆیشتن لە نزیکی ئیسرائیل وێران کراون سەکۆیەکانیشی ڕوو لە کەمیە موشکەکانی ڕوو لە کەمی دەکا بۆیە من پێم وایە دابەشکردن دەسەڵاتەکانیش لەلایەن بەڕێز خامنەییەوە بۆ پاسداران و بۆ سوپا ئەوەکانی ترش بەشێکە لەو سیناریۆیە کە ڕژێمی عێراق تێکەوت لە دوا چرکەکاندا قائد فەیلق و بەرپرسی میحوەرەکانی شەڕ دەسەڵاتی دابوونێ بۆ ئەوەی بە لە کاتی پێویستە خۆیان تەسەڕف بکەن من پێم وایە یاریەکە بەرەو کۆتایی دەچێ بەڵام مەرز نییە کۆتاییەکە بە کۆتایی هاتنی ڕاستەخۆی ڕژێمەکەبی لەلایەن ئێران و ئیسرائیل بەڵکو ئەمە دەوەستێتە سەر ستێپێکی تر بەڵام ئەوەی من بزانم کەواتە دکتۆر ینی لەباربردننی توانایی چەکی ئەتۆمی کۆتایی پێدێ باشە ئەگەر ئەمە بە دانوستان زیاتر بە ئێران نادەن بۆ ئەوەی خۆی بگرێتەوە باشە ئەمە ئەگەر بە دانوستان بێ ئەم قسەی بەڕێزت یاخود بە لاوازکردنی ئێران بێ و دوجار بە تەسلیمبوون بێ بە داواکاریەکانی ئەمریکا ئەمێ بزانم ڕۆڵی ئێران وەکو ڕۆڵی هەرێمایەتی لە ناوچەکە چۆنە بێت لاوازە بێت یاخود نەخێر ئەگەڕێتەوە ئاستی جارانی ئەگەر پرسیارەکەت بۆ منە من پێم ڕۆڵی ئێران ئەو ڕۆڵەی جارانی نەما لە دوای حوتی ئۆکتۆبەرەوە ئێران ڕۆڵەکەی لاواز بووە بەڵێ هەموو ئەو دۆستانی کە هەیبوو لە لبنان لە فەڵەستین لە سووریا لە دەستیدان تەنانەت لە یەمەنیش لاواز بۆ ڕۆڵ و پێگەکەی تەنانەت ئێستا کە لە ناو عێراقیش خەریکە لاوازتر دەبێ و ئێستا شەرکەوتۆتە ناو ئێران ناو کۆماری ئیسلامی ئێران لە ناو تاران شەڕە ینی ئاسمانی خۆی لەدەست داوە توانای ڕوبەڕووبوونەوەیکی ڕاستەوخۆی هێزەکانی ئەمریکا و ئیسرائیلی نییە تەنیا ئەو موشەکانە نەبی کە ئێستا کار دەکا ئەویش مەنەسەکانی کۆتایی بێ ڕەنگە لەوەش پەچی بکەوێت بۆیە من پێم وایە ئێران ئەمە گەورەترین گورزی سەربازیە بەری دەکەوێت لە 47 ساڵی ڕابردوودا توانای ئێران بەڕاستی بۆ دواوە دەجێڕێتەوە ئەو ڕۆڵە سەرچەی زۆر باشە دکتۆر ئەمەدا دەیبینی هەوڵی بۆ دەدا ئەمە لاوااستر دەبێ و ئەو ڕۆڵینە ئەو پێگەی جارانی نامینێ باشە دەستخۆش ئەمەوێت کاتیش بدەم بە ڕۆڵی چین و رووسیا و لە ڕووی ئابووریشەوە پرسیارم بۆ هەردووکتانە بێت کاتم بەرەو کەمیە چێ بەڵام ماوەسارکان ئەم پرسیارم بەلاوە گرنگە بەر لەوەی بچمە ڕۆڵی تەوەری ڕۆڵی رووسیا و چین چارەنووسی ئەتۆم لە ئێران چی بەسەر دێت و ئەشبێ بزانم ینی ئەتۆم لە ئێران ئەوەندە سوودی هەبووە ئێران خۆی خستە ئەم دۆخەوە کە وەکو دکتۆر تاریقەڵێ ئێران ئیتر ناگەڕێتەوە بۆ ئێرانەکەی پێشوو ئەوەندەی سوود پێگەیاندووە پێویستی کرد خۆی بخاتە ناو ئەم دۆخەوە بەڵێ هاوڕام لەگەڵ جەنابی دکتۆر کە ئێران جارێکی کە باوەڕ ناکەم بگەڕێتەوە جاری پێشوو ئەمە وەکو سەرەتای وەڵامێک بەڵام بۆ وەڵامی دووهام من دووبارە تاکید دەکەمەوە لەسەر ئەوەی ئەم بابەتی هێرشکردنە سەر ئێرانە پەیوەندی بە ئەتۆمەوە نییە و تەنها ئەمە چۆنەڵێی بەهانەیەک بوو بۆ هێرشکردنە سەر ئێران ئەگەر ئێمە کەمێک بڕۆینە دواتر لە ڕێکەوتن نامە ئەتۆمیەکەی ئەمریکا و یا بڵین گروپی پێنجکۆیەک لەگەڵ ئێرانە کە بە ڕێکەوتن نامەی ئەتۆمی بەناوبانگە ئێران بۆ خۆی لەو ڕێکەوتن نامە ڕازی بووە کە ئەو کات بە پیتێنرا و بەرهەمێنانی لە 20 بوو و NPT تا لە 3.7 ڕێگەی تاوە بەڵام ئێران ڕازی بوو کە هەموو یۆرانیۆمەکەی لا بباوە بیگەیەنێتە کەمیشی بکاتەوە بۆ 3.6 ئەمە لەلایەکی دیکە هەموو ئەو یۆرانیۆمە پیتێنراوانەی دیکەی گواستەوە بۆ ئیسرائیل بە سەرپەرشتی ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتۆم و چێکە زەردەکانی لە ڕێگەی پرۆسەیەکی بۆ عەفو بۆ رووسیا لە ڕێگەی پرۆسەیەکی تایبەتەوە گواستەوە بۆ رووسیا و لە 4 وێستگەی گرنگی ئەتۆمی کە ئێران هەیبوو سیانیانی داخست یەکدانیانی یەڵایەوە کە ئەویش لە 3.6 بەرهەمەهێنێ و لەوەشیانە کامێرەی چاودێری ئۆنلاینی بەردەوامی دانا کە بۆ ئەوەی لە هەر کوێیەکەوە ئاژانس بیەوێ چاودێری بکە و بەڵام ئەبینین کە دوای ئەو بابەتانە ژێشتا وەکو ئەمریکا لەو ڕێکەوتنەش هاتە دەرەوە بۆیە ئەگەر ئێران ئەوەشی کە هەیە تەسلیمی بکردایە کەمی بکردایەتەوە بۆ 3.6 پێم وانە هێشتا لێ ڕازی بوونایە ئەمە
بەهانەی هێرشکردنە سەر ئێران لە سەبارەت بە سوودگەیاندنی وزەی ئەتۆمیش بەڵێ بێگومان هەر وڵاتێکە ئەو وزەیەی هەبێ سوودێکی گەورەی هەیە بە تایبەتی لە بواری تاقەی کارەبا لە بواری پزیشکی لە بواری چۆنەڵی مەعامل و پیشەسازی و ئەوانەیە گرنگێکی زۆری بۆ ئێران هەیە و بەڕاستی ئەمریکا و ئیسرائیل نایانەوێت لە وڵاتانی جیهانی سێیەم ئەم وزەیە هەبێت بۆ ئەوەی ئەم وزەیە سەرەتایەکە بۆ زیندووبوونەوە بۆ گەشەکردنەوەی وڵاتان و ئەیانەوێت ئەو وزەیە تەنها لە ئەوروپایە هەبێ و ئەمان بەپێی پێویست لە ئەوروپای بکڕن و تەواند دیارە گواستنەوەی بۆ ناو وڵاتان و بەکارهێنانی و ئەمانە خەرجیەکی زۆری هەیە و ئەو کاتە ئەوروپایش بەپێی پێویست کە خۆی بەباشی بزانێ کەمێک پێیان بفرۆشێ و نەتوانێت لە ناو ئەو وڵاتانەی خۆیانە بەرهەمی بهێنن بۆیە بەڕاستی بەرهەمێنانی وزەی ئەتۆم لە پێشخستنی وڵاتانە بەڵێ گرنگی هەیە و ئەوەش بەهانەیەک بوو بۆ ئەوەی هێرش بکرێتە سەر ئێران و ئەبواە ئێران هەر بەم چۆنەڵی چارەنووسەی ئێستا بگەشتایە ئەگەر مەجال بە یەک نیودەقەیەکی کە لە ئێران دوو دەوڵەت هەیە من زۆر جارانی ئەمەم باس کردووە دەوڵەتێکی سەربازی دەوڵەتێکی سیاسی دەوڵەتە سەربازیەکە بریتیە لە ڕێبەری باڵا و تەواوی هێزە چەکدارەکان کە هەموو وێزگە چۆنەڵی موشک و ئەوانە ڕەبتە بەوانەوە حکوومەتێکی کەمانەیە حکوومەتێکی سیاسیە ئەگەر سەرنج بدەین لەم شەڕەشە حکوومەتی سیاسی کە بریتیە لە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان تا ڕادەیەک لە هێرشەکان پارێزراون بەڵام حکوومەتە سەربازی و ویلایەتی فەقیەکە کەوتونەتە بەرێرشی ڕاستەوخۆ و پێم وایە ئەمریکا و ئیسرائیل هەتا سفرکردنی ئەم دەسەڵاتە سەربازیە ئەم حکوومەتە سەربازیە لە ئێرانە وازن زۆر باش دێمە سەر ڕۆڵی ئەو وێزە لە ناو ببەن و لەوانەیە حکوومەتی داهاتوو بدەنەوە کاتم کەمە دەسەڵاتی سیاسی پێگاتووە لە ئەنجومەنی وەزیرانی ئێستا باشە کاتم نەماوە بەڵام یەکیە خولەک ماسارکان تازە با هەر لەگەڵ تۆیە بێ یەک خولەکی تر ڕۆڵی رووسیا و چین چۆنە نرخێنی لەم جەنگەدا دەوترێت تا ئێستا هەر وەکو تەماشاکارێک سەیری دۆخەکەکەن وەکو ئەمریکا ڕۆڵ نابینن لەوەی کە جەنگەکە هاوسەنگکەنەوە بۆچی بێدەنگیان هەڵبژاردووە لە بەرامبەر ئەمریکا بێگومان ئەمریکا بە جۆرێک لە جۆرەکان لە بەرەی جەنگە لەگەڵ وڵاتێکە کە ئێران هاوسۆزە لەگەڵ چینش و رووسیاشە بە کورتی ئەگەر لە بەرەی ئیسرائیلەوە دەست پێ بکەم لە ڕاستیە ئیسرائیل تەنەها سەرڕمێکە بۆ جەنگەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی وەگەرنە لە ناوەڕۆکە ئیسرائیل گەورەترین ئەتوانم بڵێم گەورەترین بنکەی سەربازی ئەمریکا و ئەوروپایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆیە بە هەموو توانای خۆیان ئەگەر ڕاستەوخۆ ئیعلانی نەکەن و ڕاستەوخۆ نێنە نێو پشتیوانیەکەی ئەوە لە پشتی پەردەوە هەموو جێبەجێکاری کارەکانی ئیسرائیل ئەوانن لە بەرامبەر ئێرانمان هەیە ئێران ئەو پەیوەندی کە هەیەی لەگەڵ چین و رووسیا پەیوەندیەکی اقتصادیە و بە تایبەتیش لەگەڕی دوای ئەوەی لە بەشی دووەم کە دوای ڕێکەوتن نامەتۆمیەکە کە ترامپ هاتە دەرەوە ئەم پەیوەندیانەیان تا ڕادەیەک بەهێز بووە چونکە ئێران نەیدەتوانی بە پارە نەوت بفرۆشێ نەوتەکانی ئەنار دەچین و رووسیا بەوانی فرۆش و لە بەرامبەرە کاڵایە هێنا بۆیە ئەم پەیوەندی رووسیا لەگەڵ ئێرانە یا چین لەگەڵ ئێرانە پەیوەندیکی زیاتر ئابووری سیاسیە بەڵام بە پێچەوانەوە پەیوەندیەکەی ئیسرائیل لەگەڵ ئەمریکا و ئەوروپا پەیوەندیەکی هەمەلایەنە یعنی سیاسیە سەربازیە ئابووریە دەستخۆش ماسارکان کاتم دەستخۆش دکتۆر هەمان پرسیار بۆ بەڕێزت ئەمێ بزانم کە لە جەنگی رووسیا ئۆکرانیا ئێران لە ڕووی سەربازیشەوە هاوکاری رووسیا بوو لەوەی کە درۆنی باشی بە رووسیادا بۆی جەنگە درۆنیەکەی لەگەڵ ئۆکرانیا هاوسەنگ کاتەوە کە درۆنێکی باش درابوو بە ئۆکرانیا بەرامبەر رووسیا بەکارهات ئێستا بۆ رووسیا هیچ پشگیریەکی سەربازی بۆ ئێران دەرنابڕێ لە ڕاستیدا لەبەرەوەی رووسیا خۆی ئێستا لە شەڕێکی قورسدایە لەگەڵ ئۆکرانیا و هەروەها پێدەچی جۆرێک لە ڕێکەوتنیش پێشوەختە لە نێوان سەرۆک ترامپ و سەرۆک پوتین هەبووە لەسەر دابشکردنی ڕۆڵەکان بەجێهێشتنی ئۆکرانیا بۆ رووسیا لە بەرامبەر ئەوەدا بەجێهێشتنی سووریا و ئێران بۆ ئەمریکا و ئیسرائیل لە بەرامبەر ئەمەدا بە دوور نازاندرێ لە پشتی پەردەوە لە سیاستدا هەموو شتێک واریدا لە بیریشمان نەچێ ئەو توانە سەربازی و موشکی ئێستا ئێران بەکاری دێنی لەو جەنگەدا ئیخۆی نییە بەشی زۆری
ڕەنگە لە کارگەکانی خۆی هەندێک دروستکراوی بەڵام بە پشتیوانی تەکنۆلۆژیای سینی کۆریای باکوور رووسی دروستکراوە. رووسیا ئێستا ناتوانانی لەبەر دۆخی خۆی ڕاستەخۆ بەشداری بکە. چین یەکێکە لەو وڵاتانەی ناوێ ببێتە تەرەفێک لایەنێکی شەڕانگێز لە دنیادا بەڵکو لە ڕووی بازرگانی و دیبلۆماسیەتی نەرم لە ڕووی ئابوووریەوە هەوڵ دەدا هەژمونی خۆی بەسەر وڵاتان و کشوەرەکاندا بسەپێنێت چونکە شەڕ لە بەرژەوەندی ئەودانیە و میکانزمەکانی یا پێوەرەکانی زلهێزێکی شەڕانگێز بەڕووی هێزی ڕقەوە لە توانای چیندا نییە. چین لە ڕووی بازرگانی و ئابووری دەتوانی ململانێ و چۆک بە ئەمریکادا بدا لە مستەقبل نەگەستاش. بۆیە من پێم وایە دۆخەکە بەم شێوە ئێران خۆی بەتەنیا دەبینێتەوە. دۆخی ئێستای ئێران دۆخی ئەسەدا. دۆخی ئەسەد چۆن بەتەنیا ئێران پشتی تێکرد و هەروەها رووسیا پشتیان تێکرد بۆیە بە ناچاری کەوت و چەند ساعاتێکی خایاند یا چەند ڕۆژێکی خایاند و کۆتایی پێهات. ئەم سیناریۆیە زۆر نزیکە کە لە ئێرانیش بە هەمان شێوە دووبارە ببێتەوە ئەگەر هاتوو هەرچەندە هیوایەکانی گفتوگۆی ئاشتی نەماوە تاکەشت کەما بێ ئێران ئیعلام بکە هەموو مەرجەکانی ئەمریکا و ئاژانسی وژەی ئەتۆمی نێودەوڵەتی قبوڵە و دەست لە موشەکی بالستی هەڵدەگرێ و دەست لە بەرنامەی ئەتۆمی هەڵدەگرێت ئەو کاتی شەڕەکەی لەسەر ڕابوەستێ. بەبێ ئەوە من پێم وایە شەڕەکە بە شکستێکی گەورەی جمهوری ئیسلامی کۆتایی دێ. زۆر سپاس. لاولێرەوە دکتۆر تارک جەوەر چاودێری سیاسی لە هەڵەبجە بەڕێز مامۆستا ئەرکان جاف شارەزای کاروباری ئێران لەگەڵم بوون بۆ ڕووماڵکردنی جەنگی نێوان ئێران و قەواریزایانی. کاتێکی خۆش.